السلام عليكم ورحمة الله وبركاته. سڵاو قوتابیانی خۆشەویست قوتابیانی عزیز ماوەستەوە شەنگ لەگەڵتان دەبم بۆ تۆمارکردنی وانەکانی فیزیک پۆلی 11 قوتابیانی خۆشەویست ئەمە دەرسی ڕابردوو لە پێداچوونەوەی بەندی 1/1 ڕاوەستاین لەو پرسیارانەدا دێن باز لە کۆی کەرتەکەی 1/1 دەکەین دێن بزانین ئەو پرسیارەی کە لەسەر کەرتی 1/1 چین پێکۆشی کاریان بکەین. یەکەم پرسیار دەڵێت کەمترین کاتی پێویست چەندە؟ کەمترین کاتی پێویست چەندە بۆ ئەوی بەکتریایەک بە خێرایی 3.5 میلیمەتر بەسەر سێکەن ئەوە میلیمەتر باش بابە یعنی V لە خاڵێکی سەر لێواری دەفرێکی بازنایی کە تیڕەکەی چەندە؟ لێرە تیڕە ئەوە دەوێتە چی؟ دەوێتە دەڵتا X باش بابە؟ بچێتە چی؟ خاڵەکەی بەڕامبەڕی زازات چ دەکەی لێرە کوڕی من؟ ڤیتەیە ڤێڤەرێژ 3.5 میلیمەتر بەسەر سێکەند دەبێت گونجاندنی چ بکەی؟ گونجاندنی یەکە بکەی نەیگونجێنی دەتگونجێنێ ئەوجا دەبێت ئاگداربی میلیمەتر بەسەر سێکەند دێ بکێ میلیمەتر بەسەر سێکەند بکێ چی؟ مەتر بەسەر چی؟ سێکەند ئەو میلیمەترە دەتوان سالب سەیە ڕێک دەڵێن 3.5 جاران دەتوان سالب سێ دیگۆڕێن و لە هەمان کاتدا سانتیمەترمان هەیە بابەتی بکەینە مەتر سانتیمەتر هەر سانتیمەترێک ئەگە بیکەینە مەتر جارانی چەند دەکەین دەتوان سالب 2 تاوە کاتە دەڵێن 8.4 زەربی دەتوان سالب 2 ئەوە دەڵتا ئەکسەکەی پێدەدۆزینەوە عنی دەڵتا ئەکسەکە دەکەینە مەتر اینجا ئەمە دەمانێت کار دۆزینەوە بابە یاسات هەیە یاساکمان هەبوو دەمانگوت V داڵتایەکە لەسەر داڵتاتی مامۆستا ئەمە چمان دەوێت دەڵتاتیمان دەوێت دەست لەسەر دەڵتاتیەکەی دادەنێ دەڵێ دەڵتا ئێکە بەسەر چی؟ V کەواتە لێرە یاسا ئەسڵیەکەمان ئەوەیە کە گوتمە پێسێک گۆشەکە دروستیکەین کاتەکە ئاوا دەدۆزرێتەوە اینجا وەرە دەڵتا X و V-یەکان دانێەوە دان دەنینەوە لێرە مەسەلەن بۆ نمونە V-مان هەیە دەڵتا X-شمان هەیە دەوەرە دانێەوە دەڵتا X-ەکە ئەوژی V-یەکە دابەشیان بکەین چەند دەکاتە 24 سێکان بێگومان ئەتۆ چ دەدۆزیەوە کاکە ئەتۆ کات دەدۆزی کە کات دەدۆزینەوە کاتێکەش دێ بەچی بێ بەچرکە بێت لە پرسیاری دووەم دەڵێ منداڵێک بە خێرایی چەند دەڕوا منداڵێکمان هەیە سەرخڕێکمان هەیە بە خێرایی چەند دەڕوا 1.5 مەتر بەسەر سێکان پاڵ بەچێوە دەنێ بە عەرەبانەیەکەوە دەنێت کاتی خەیانراو چەندە کاتی خەیانراو یعنی چی؟ یعنی دەڵتاتی چەندە؟ ئەمەستا دەڵتاتی یعنی چی؟ یعنی تیەکە دەڵتاتیەکە یعنی تایمەکە بۆ پاڵنانی چێ؟ بۆ پاڵنانی عەرەبانەکە تا دووری چەند؟ 9.3 دووری عەلا وەزنی نووری دەڵتا ئێکسی دەیە دەڵتا ئێکسەکە 9.3 چی دێ لە پرسیارەکە؟ دەڵتاتی دێ کاتەکەی دێ دراوەکان دەنووسی بابە دراوەکان V-مان هەیە X-شمان هەیە کاتمان دەیە وەرە دای دەنینەوە لە یاساکە باشە وەکەوەی تازە باسم کرد سێ گۆشەیەکی دەکەی لەو سێ گۆشەیەکە دیکەی دەڵێ چی؟ دەڵێ V دەڵتا X بەسەر دەڵتاتی کات دۆزینەوە یاساکە لێ دێ یەکەکانش هەموو گونجاون کەواتە هیچ کێشەی نییە کاتەکەمان بۆ دەردەچێت دەکات 6.2 سێکەند دێنە سەر پرسیاری سێیەم پرسیاری سێیەم زین دەڵێت چی کاکە بە هەمان شێوە لەسەر ئەو بابەتەیە بەس ئەو جارەیان دەڵێ مەلەوانێک لە لای باکووری حەوزێکی مەلەکردن کە درێژیەکەی 50 مەترە دەستی کرد بە مەلا تا گەیشتە لای کوێ؟ لای باشووری یعنی حساب بکە ئێرە باکوور بێ ئەویان چیە؟ باشوور لە باکوورەوە بەرەو کوێ ڕۆیشت؟ هەتا باشوور ڕۆی باشە؟ لە ماوەی چەند؟ لە ماوەی 20 چرکەدا پاش ئەوە کاتی ڕۆشتنەکەیە پاشان یعنی تی یەکەم باشە؟ پاشان گەڕایەوە سەرەتا خاڵی سەرەتایی لە ماوەی چەند 22 سێکەند ئەوە کاتی چییە؟ ئەوە کاتی گەڕانەوەیە باشە بابە؟ کاتی هاتنەوە یاخود گەڕانەوە
چەند داواکاری شێگەڵ ناوەندە خێرایی ڕۆشنەکە بدۆزەوە ناوەندە خێرایی یاساتەیە بابەجیان ناوەندە خێرایی سێ گۆشەکە گوتمان ئێرە V دڵتا X بەسەر دڵتاتی ئەگەر ناوەندە خێرایی بدۆزینەوە هەر یاساکەی خۆی بەو شێوەیە V دەکاسی دڵتا X بەسەر دڵتاتی دڵتا Xەکەمان سالب چی مامۆستا بۆ سالب کاکە گیان ئەخە بۆ سالب دا بنین مامۆستا مامۆستا بە ئارستی باشوور نییە بە مامۆستا ئەدی ئەتۆ نەتگوت خێرایی هێندێکی ئارەستەدارە بە ئەدی مامۆستا نەتگوت ئەگەر خێرایی سالب بێ لادانەکەش سالە تاواوە کەواتە لێرەدا سالبەکە ئیچەیە ئارەستەکەی بەرەو باشوور بووە بۆیە خێرایەکەشیمان هەردێ بەرەو باشوور بێ اینجا لێرەدا 50 دابەش 20کەین دەکاتە 2.5 مەتر بەسەر سێکەم بەڵام بە ئارەستەی کوێ بە ئارەستەی باشوور لەبیرت نەچێ ئەمن بۆیە 20 سێکەندەکەم داناوە بۆ 22 سێکەندەکەم دانەنا چونکە ئەو دەڵێن ناوەندە خێرایی ڕۆشنەکەم بۆ بدۆزەوە لە خاڵی ئەلف دەڵە ناوەندە خێرایی ڕۆشنەکەم بۆ بدۆزەوە بۆیە بەس کاتی ڕۆشنەکەی داتەنێ بەڵام لە خاڵی بادا دەڵێن ناوەندە خێرایی هاتنەوەکە بەس کاتەکەی دەگۆڕێ کاتەکەی دەکەیەتی 22 بەڵام لە هەمان کاتیشدا نیشانەکەش دەگۆڕێ بوو بە موجەب بۆ مامۆستا موجەب ئەدی کوڕم نەمانگوت دەگەڕێتەوە خاڵی باکوور لە باشوور و دەگەڕێتەوە باکوور کەواتە چ بۆ دادەنین موجەب دەدا بەشیکە و ئارسەکە شێر بەرەو کوێ بەرەو باکوورە لە خاڵی جیم دەڵێ ناوەندە خێرایی ڕۆشتن و هاتنەوەی چەندە ناوەندە خێرایی ڕۆشتن و هات یعنی چی مامۆستاڕە یعنی مامۆستا بۆ کامە کاتێ بەکاربن 20کە یان 22کە مامۆستا هەردووکی بەکاردێنم بۆ چونکە دەڕوات دێتەوە ئەو کاتە هەر هەمووی دەوێ بۆ خۆشی پێگوتی خێرایی ڕۆشتن و چی هاتنەوەکەی جا کاکەی من ئەلێرەدا ئەتۆ چ دەکەی دەی جوان جوان ئەلێرە ئەو سفرە دڵتا ئێکسەکەمان سفرە مامۆستا بۆ پەنجام دانەنا بابەجان نەمانگوت دەستە باشوور مەودای چەند دەبڕێ 50 بەس بە چی 50 مەتری بە چی بە سالب دەگەڕێتەوە باکووریش چەندی کە دەبڕێ 50 مەتری دەبڕێ بە چی بە موجەب لادانی تەنێک لە خاڵێک و بگەڕێتەوە هەمان خاڵ دەستپێک چەند دەکات سفر کەواتە دڵتا ئێکسەکەمان چیە سفر ئەو کاتە کاتی چییە ئەو دڵتاتیە ئەو دڵتاتێ کاتی ڕۆشتن و هاتنەوەی یعنی 20 کۆی چەند 22 هەردووکی بابە بخۆی کوێتی خێرایی ڕۆشتن و هاتنەوەکەی جابۆی دەڵێن چی دەڵێن سفر بەسەر 42 هەر دەکاتەوە چی دەکاتە سفر لادانی گشتی سفرە چونکە گەڕاتەوە هەمان چی هەمان خاڵ قوتابیانی خۆشەویست پرسیاری چوارەمیش بە هەمان دەڵە دوو خوێنکار بە هەمە ئاڕاستە لە سەر ڕێژی ڕاست دۆڕن یەکەمیان بە خێرایی 0.9 مەتر بەسەر سێکەند و دووەمیان بە خێرایی 1.9 مەتر بەسەر سێکەند ئەگەر وا دابنێن لە هەمان خاڵ و لە هەمان سادە دەست بە جوڵە بکەن ساتی گەیشتنی دوو خوێنکارەکە بۆ کۆتایی ڕێڕەوەکە ساتی گەیشتن یعنی چی کاکە ساتی گەیشتی ساتی گەیشتن سات بمانە چتێک کات یعنی دڵتاتی باش بابە خوێندکارەکان بۆ کوێ بۆ کۆتایی ڕێڕەوەکە کە درێژیەکەشمان چەندە 780 مەترە ئەوە 780 مەترە بابەجان ئەوە دڵتا ئێکسە ئەلێرە ئەوەی لەکەن خۆتان چاکەن 780 مەترە چەندە لە یەکتر جیاوازە هەنی ئەو کاتە چەندێک جیاوازە تو دەبێت T1 بدۆزیەوە T2 بدۆزیەوە ئەما گەر T1 و T2 بدۆزینەوە T1 ئەگە بدۆزین دەڵێن چی بابە T1 ئەگە بدۆزینەوە دەڵێن دڵتا ئێکس بەسەر V وایە ئەگەر T2 بدۆزینەوە ئەویش هەماشێ دەڵێن دڵتا ئێکس بەسەر چی V بەڵام کام V ئەمە دوو خێرایمان هەیە بابە دوو خێرایمان هەیە بەڵام هەمان مەودایان دووریان هەیە جارێک دەڵێن چی T1 ئێرە V1 T2 ئێرە چی V2 باشە جاوەرە تەماشا بکە ئەگەر T1 بدۆزینەوە دەڵێن ئێکس بەسەر V1 ئێکسەکە 780 بەڵام V1مان ئەلێرەکانە هەیە بابە V1مان چەندە 0.9 دابەشیان دەکەین نەکاتە 866.6 چی سێکەند ئەوە کاتی چەندەمە یەک کاتی دووەم ئەگە بدۆزینەوە جاران دەڵێن دڵتا ئێکس بەسەر V2 780 دابەشتی V2مان چەندە 1.9 دەوەرە دابەشی بکەوەش نەکات 410.5 سێکەند جا کاکە گیان
ئەو دەڵێ ساتی گەیشتنی دوو خوێنکارەکە دەبێتە چەند یان لە یەکتر جیاواز دەبن لە یەکتر جیاواز دەبن یعنی چی یعنی بابە تی یەکەم کەم تی چەندەم تی گەور دووەم مامەسە بۆ تی یەکەم کەم تی دووەم تی دووەم کەم تی یەکەممان نەکرد ئەتۆ ئامەڵێ بابە زانین بڵێ چی بڵێ کاتە زۆرەکە کەم کاتەکەمەکە بڵێ یەک و دوو کێشەمان نییە بەڵام نابێ بە هیچ شێوەیە کات بە سالب دەرچجا بۆ یاوا پێویستە ژمارە گەورەکەکەم چی ژمارە گچەکەی بکەین جیاوازی کاتەکە گە بدۆزینەوە دەڵێن 666.5 410.5 لە کاتی دەکات 456 چی سێکان لەقی ئەلفیەوە پرسیارەمان ڕوونکردە قوتابیان لەقی بائشی ئەوە بۆ خۆتانی لێ دەگەڕێ دێنە سەر پرسیاری پێنجەم بابە دەڵێ ئایا زانینی دووری نێوان دووتەن بەسە بۆ دیاریکردنی شوێنی هەریەکەیان باسی بکە نەخێر شەرت نییە باشە زابووی وەڵام دەڵێن دەڵێن نەخێر چونکە هەر دووریەکی نێوان دووتەنەکە لەگەڵ چەندی شوێنی دووتەنەکەی کە دەگون جێت لە پرسیاری شەش بابەجان ئەو وینەمان هەیە ئەوە زۆر گرنگە پرسیاری شەشەم مامۆستا لە کویز بێ یان لە بیستەکەوی بۆ دێنێتەوە ئاگادار لێرە وێنەکە لە مابینی دوو ئاسکە ئاسکی خاڵی ئەلف و ئەسکی خاڵی با لەسەر تەوەری وای ئەمە چمان هەیە لادانمان هەیە بەڵام لەسەر تەوەری ئێکس چمان هەیە کاتمان هەیە ئەوە کاتە باشە ئێرەش چییە لادانە یعنی وایەکە جاما گوتمان لادان لەسەر تەوەرەی وای بنارێن دەڵتەوای بەس ئەگەر سەتەوەریەکەس و پێدەڵین دەڵتایەکس دەرسی پێشوو باسمان کردوون لە پرسیاری شەش دەڵێت چەماوەی لادان و کات بۆ دوو ئاسک هەر کاتێک لادان و کات پێکەوە هات مەبەستمان چییە یعنی خێرایی باشە بۆ دوو ئاسک خاڵی ئەلف و با دەردەخات لە باخچەیەکی ئاژەڵەن کامیان بە ناوەندە خێرایەکی گەورەتر دەجوڵێت لە هەموو کاتی جوڵەکەیدا ئەوە خاڵێک داواکاریەکیتی دووەم دەڵێ خێرایی کامیان زیاترە لە کاتەکە ئەگە 8 مینیت بێ لەسەر وێنەکەی کاتی 8 مینیت دەستنیشان دەکەین بزانین خێرایی چێ زیاتر دەبێت ئایا خێرایی ئەوە دووەم داواکاری سێم ئایا خێرایی ئەلف هەمیشە پۆزتیڤ دەبێت ئەوە داواکاری سێمە و داواکاری چوارەمی پرسیارەکەش دەڵێت دەگونجێ خێرایی بی نێگەتیڤ بێت چ بکەین ئەمە باشە کاکە لەو پرسیارەی دێین دانە بەدانە جوابی دەدەینەوە تەماشاکە وێنەی ئەلفمان هەیە لەگە وێنەی بەمان هەیە ئەمە دەزانین پێشتر خوێندومان گوتمان ئەگە گوتمان ئێرە لادان بێ بابە ئێرەش کات بێ کاتێک هێڵێکی ڕاستمان دەبێ کات بێ خێرایەکە دەڵێن لێرە چی لاتوە کەمی کردووە باشە بابە دیقەت ئەو دوو وێنەیە بدە بابە ئەستا ئەوە چی لێ هاتووە ئەوەیان بەرەو سەرە ڕۆشتانی خێرایەکە وردە چی لێ هاتووە تەدریجی زیادی کردووە بەڵام ئەوە ڕۆشتە سەر هات و کەمی کردو ڕۆشتە تۆز یعنی بەراوردی هەردووچیان بکەم دەڵام خێرایی ئاسکی با چیە زیاترە بۆیە لە وەڵامی خاڵی یەکەم دەڵێن چی خێرایی ئاسکی با زیاترە لە داواکاریەکەی دووەم دەڵێ خێرایی کامیان زیاترە لە ساتی 8 مینیتدا لە ساتی 8 مینیتەکەی بابەجان 8 مینیتەکە کوێیە لێرە مەسەڵەن ئێرگەوە 0 بێ ئێرە دەیە وەنیە ئێرە ئەوە دەکات باشە ئەدی لێرە لە 8 مینیتەکەی حسابی 8 بکەین چێهان زیاترە لەو خاڵەیان لەو خاڵەوە بخۆ دێ ژمارەکە زۆر بەوردی پۆلیان بکرێت لە کاتی هێنانەوەی ئەسیلەکە یان بورم لە کتابەکەدا ڕسمەکە زۆر ڕوونتر دیارە لێرە تەڵخە ڕسمەکە تۆزێک تەماشاکەن دەڵێن وێنەی ئاسکی لە وەڵامی دووەمدا دەڵێن ئاسکەکە لێرە لە خاڵی ئەلف چیە خێرایەکەی زیاترە وەک لە خێرایی لە خاڵی چێ لە 8 مینیتەکەی ئێرە مەبەستم چێ بابە 8 مینیتەکەیە ئێرە کاتەکەم چەندە 8 مینیتە باشە بۆیە دەڵێم خێرایی ئاسکەکە لە وێنەی ئەلف لێرە لە 8 مینیتەکە چیە زیاترە لە 8 مینیتەکە چیە زیاترە بۆیە دەڵێن چی دەڵێن ئاسکەکە خاڵی ئەلف وەڵامی چیە وەڵامی دووەمی داواکاریەکەیە ئاسکەکە لە 8 مینیتەکەدا چیە ئاسکی ئەلف لە 8 مینیتەکە چیە خێرایەکەی زیاترە ئایا خێرایی ئەلف هەمیشە پۆزتیڤ دەبێت تەماشای خێرایی ئەلف کە بابە ڕوو لە سەرێک و لە پۆزتیڤ دوا هاتۆ خوارێ نێگەتیڤ دوا چتۆ سەر کەواتە چی لێ هاتووە
دەگۆڕێ هەمیشە پۆزتیڤ نابێ دەڵێن بۆیە دەڵێن چی دەڵێن نەخێر هەمیشە پۆزتیڤ نابێ خاڵی چوارەم دەگونجێ خێرایی بە نێگەتیڤ بێت ئەو هەڕوو لە چێ کرد هاتۆ خوارێن نە کاتە دەڵێن نەخێر ناکرێت نێگەتیڤ بێت قوتابیانی خۆشەویست لێرە کۆتایی بە وانەکە دەهێنین هەتاوەکو وانەی داهات و بەخوای گەورەتان دەسپێرم خوای گەورە ئاگادارتان بێت